ڕێژەی ستانداردی جیهانی بۆ سەوزایی لە ناوچەیەکدا دەبێت کەمتر نەبێت لە 15، بەڵام تاکو ئێستا نەتوانراوە ئەو ڕێژەیە لە سنووری گەرمیاندا جێگیر بکرێت. ئێرە ناحی ڕزگاری سەر بە قەزای کەلارە. یاسین حەمامین چاودێری باخچە و نەمامگەکانە. هەوڵەکانی دەست پێ کردووە بۆ زیادکردنی ڕێژەی سەوزایی لە سنوورەکەدا بە ئامانجی گەیاندنی بە ستانداردی جیهانی. لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا توانومانە 3 دارستانی دەستکرد دروست بکەین، پشتێنەی سەوزایی تەواو بکەین، جادەی بینی کەلار ڕزگاری تەواو بکەین. دیارە ئێمە سەرچاوی ئەم نەمامەکانمان هەمووی پێکاتوە لە نەمامگەیەکی گەورەی شارەوانی. خۆمان ساڵانە لە ڕێگەی قەڵەم و تۆ ئینتاج دروستەکەین و بەرەمی تێرین و ئەیچێنی ناوشارە. ڕێژەی سەوزاییمان لە ئێستادا سوپاس بەخواگەوێتە سەروی 10 و بەرەو 11 چێ. چاندی نەمام و زیادکردنی ڕۆپۆشی ڕۆکی لە ناوچەکە هۆکارێکی ترە بۆ ئەوەی جایەکی تۆ ڕێگری بکەی لە بیابان بوون و هۆکارێک بە بۆی کە دابارین بەردەوام بێ. بۆیە پێویستەکان لە گەرمیان لە ینی پەیوەندیدا هەڵسێ بە ساڵانە کۆنفرانسی ژینگەی ساسکا لە گەرمیانە، چونکە ناوچەکەی ئێمە هاوسونە لەگەڵ ناوچەکانی خواری عێراقا، چونکە زیاتر لە ناوچەکانی تری هەرێمی کوردستان ڕوبەڕووی بە بیابانبوون دەبێتەوە. سەرەڕای دروستکردنی دارستانی دەستکرد و هەوڵی زیادکردنی سەوزایی ساڵانە بەهۆی کەسانی نەناسراوە دارستانە سروشتیەکان ڕوبەڕووی سووتان و لەناوبردن دەبنەوە. لە ساڵی 2023دا نزیکەی 1600 داری جۆرا و جۆر لەناوبراون. ئێستا 7 کەیسی یاسایی لە دادگاکانە. لەو 7 کەیسە یاسایە بڕینەوەی 110 داری تایە جۆرا و جۆرە دارەکان لە سەر ڕووباری سیروان بە پاکردنەوەی زەوی ناو دارستان بە 2/2 لەگەڵ سوتاندنی دارستانە دەستکە سروشتیەکانی سەر ڕووباری سیروان بە دیاریکراوی نابەڵام بە مەزەندە داوای سوتاوە لە ناو دارستانەکانەیە نزیکەی 42 و 42 نزیکەی 1400 بۆ 1600 دار جۆرا و جۆری تیا سوێنراوە. لە سنووری گەرمیان ڕووبارێک و چەندین بەندا و بوونی هەیە، بەڵام تاکو ئێستا نەتوانراوە بۆ زیادکردنی ڕێژەی سەوزایی بە شێوەیەکی باش سوودی لێبینرێت. ئەیاد محەممەد، شارپرێس، گەرمیان.